لا هەرکوێکەن و بینەری زوو منم کاتان باش دەمێکە لیژنە تەکنیکیەکانی بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستیەکەی لیژنە باڵاکەیشیان خەریکی گفتوگۆ و کۆبوونەوەن بۆ پێکێنانی کابینەی دەی حکوومەت هێرێمی کوردستان لەو چوارچێوەیە پێدەچێ بەشێکی زۆر لە کارەکانیان تەواو کردبێ ئەم ڕۆژ ئێمە سوور بارزانی و بافڵ تاڵەبانی لە پیروان کۆبوونەوە کە هاتمە دەرەوە قسەیەکی کورتیان بۆ میدیاکان کرد هەردووکیان وتیان کۆبوونێکی باشمان کردووە و لە بافڵ تاڵەبانی وتی ڕێکەوتوین لەسەر باڵێن زۆر استراتیژی کە بۆ خەڵک گرنگن و مەسرور بارزانیش نەیوت ڕێکەوتن وتی لێک تێگەیشتنی باش نزیکی باشەیە لەبارەی پرسە دیاریکراوەکانەوە دەمێکە ڕاستیەکەی هەڵبژاردن تەواو بووە و دەبوو بە هەندوەرگرتنی هەموو ئەو پێشهاتانەی لە ناوچەکە هەن و دەکرێت عێراق وەرەمی کورسانیش بگرنەوە پێکێنانی کابینەیدا ئەوەندەی پێ نەچوایە زووتر حکومت پێک باتایە دەمێکە هەرێمی کوردستان بێ پەرلەمانە دەبوو پەرلەمانی کوردستانیش ئیتر وردە وردە بکەوتاتەوە سەرپی خۆی و ئەگەر بتوانێت ئەگەر پێی بکرێ بە ئەرکەکانی خۆی هەستێ بە دڵنیاییەوە هەموو ئەوەی کە هەنەوەی ڕوودەدەن پەیوەستە بە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستانەوە هەمووان بەگشتی چاوەڕێی دۆخێکی سیاسی لە هەرێمی کوردستانەکەن کە لە چەند ساڵی ڕابردوو ڕاستیەکەی نەچێ هەندێک هەم حکومڕانیەکە ئەم دۆخە سیاسیەکە تەندروستتر بێ ئەو لێک دووریەی کە هەیە ئیتر وردە وردە چارەسەر ببێ لەسەر پرسە گشتیە گرنگە نیشتیمانیەکان جۆرێک لە لێک تێگەیشتنی گرنگ لە بینی هێزە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان دروست ببێ بۆ ئەوی هەر پێش هاتێک ڕووی لە عێراق وەرەمی کوردستان کرد ڕاستیەکەی کورد لە کوردستان لە هەرێمی کوردستان بزانێت چۆن ڕوبەڕوێ بێتەوە و لە چوارچەوەی دامەزراوە دیموکراسیەکانی شایان دامەزراوە حکومڕانیەکانیشا بە دڵنیایی توانای دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ گۆڕانکاریەکانە هەبێ مە لەو نێوەندەشا بە دڵنیایی پەیوەندیکی دیاریکراومان لەگەڵ عێراقا هەر هەیە بێنە و بەردەمان لەگەڵ عێراق هێشتان ماون لە هەڵبەز و داوەزین پرسەکانی بودجە و دارایی و هەموو ئەمانە هێشتان سەرباریەوەی قەرارە نەوت هەناردە بکرێتەوە بەڵام قسە هەن هێشتان لەو بارەیەوە قسەی دیاریکراو هەن و لە ڕۆژاوای کوردستان و بە دڵنیایی لە باکووری کوردستانیش ڕۆسێکی دیاریکراو لە هەردوو و بەشەی کوردستان هەن هەموو ئەمانە بەیەکەوە ڕاستیەکەی باسەکەم بۆچی من باسی ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانیشەکەم چونکارێمی کوردستان وەکو قوارێکی دەستوری جۆرێک لە چاوی لەسرە بۆ جۆرێک لە دەستگیرۆی بۆ کوردانی پارچەکانی دیکە جا ئەمەی پێکرێیان نا ڕاستیەکەی بێ فازڵ بەشارەتی سیاسەتکار ئەندامی پێشووی سەرکرداتی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسی پێشووی لەقی 12 پارتی لە هەڵەبجا پەرلەمانتاری پێشووی کوردستان جوابی هەموو ئەم شتانەمان باتەوە لە هەولێرەوە میوانی زوونی ئێمەیە کاک فازڵ سڵاوت لێ بێ هیوادارم زۆر زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم پێم وابێ پێشتر گفتوگۆت لەگەڵ زووما هەبووە بەڵام ئەمە یەکەم جارە لەگەڵ منا گفتوگۆ بکەی هیوام تەندروستی باشە بۆ ئێوە باسی کوردستان دەست پێ بکەین با هەرێمی کوردستان دەمێکە چاوەڕێی حکوومەت هێرێمی کوردستانی نەم کابینەی دا وابزانم ئەمڕۆ کۆبوونەوەیەکی باش کراوە بەگشتی گەشتبینی بە دۆخەکە بەڵێ زۆر سپاس بە نای خوای گەورە و میهرەبان پێشەکی لە یادی کارەساتباری دڵتەزێنی 16 ساڵی 1970 کیمیابارانکردنی هەڵەبجە سڵاو و ڕەحمەت دەنێرم بۆ گیانی پاکی ئەو هەموو 5,000 شەهیدە لە کچ و کوڕ و ژن و پیا و پیرەمێرد و مناڵی شاری هەڵەبجە و سنووری پارێزگای هەڵەبجە کە بە ناحەق و بە زوڵم شەهیدکران سڵاویان بۆ دەنێرم و داواکارم خوای گەورە بە لوتف و ڕەحمەتی خۆی بیان بەخشێ و هیوای چاکبوونەوە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیاوی دەخوازم و سڵاو لە ئێوەیش کاکە ڕەنج بەڵێ بەتەکید من زۆر کات بەرنامەم لەگەڵ کەناڵی زۆم هەبووە و لەگەڵ برادەران کۆنتاکم هەیە و جەنابی شتر ئەوانی بەڵێ بەڕاستی لە مانگی لە 20 ساڵی ڕابردووەوە هەڵبژاردن لە کوردستان کراوە
بەڵامی تر تەبیعەتی ئەنجامدانی یان با بڵێن گەیشتن بە ئەنجام ڕێکەوتنی لایەنەکان بە تایبەت پارتی وەکێتی بۆ تەشکیلکردنی حکوومەت هەمیشە هەر ئەوەندەی پێچووە و زیاتریشی پێچووە، بەڵام ئەوەی کە مایەی دڵخۆشیە پێم وایە ئەم جارە زووتر و باشتر لە یەک نزیک بوونەوە لە مابینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بەپێی ئەو دەنگۆیانە یان بەپێی ئەو بابەتانەی کەوا لە ڕاگەیاندنەکان دەبینرێ و دەبیسترێ. ئەمە بە حەقیقەت مایەی دڵخۆشیە و هیوادارین ئەم پێکەوەی و کارکردن و باشبوونی سیاسی مابینی پارتی وەکێتی کە باشبوونی زروفە سیاسەکەمان ئەکات و باشبوونی خەڵکی کوردستان دەکات، هیوادارین بتوانین باشتر بن چونکە بەرژەوەندی خەڵکی کوردستان و پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان تێدایە. باش کاک فازل سەرباریەوەی کەوتە دڕاستیەکەی لە بەراورد بە جارەکانی دیکە هەندێک زووتر گەیشتون بە ڕێکەوتێن، هەرچەنە سەرباری ئەوەی ئەزمونێکی دوور و درێژی حکومڕانی لە بینی پارتی وەکێتیا هەیە، هەر بەڕاستی بەڵام بە هەندوەرگرتنی دۆخی ناوچەکە ئەوەی کە دوزانم ئەوەی فەڵەستین، ئەوەی لوبنان، ئەوەی سووریا، ئەوەی یەمەن و پێدەچێ عێراق و ئێرانیش پرۆسەکەی لە سووریا لە تورکیا دەستی پێکردووە، هیچ پێویستیە کرد حکوومەت ئەوەنە تەخیر ببێ یان ئەکرا بە هەندوەرگرتنی هەم دۆخەکە هەم ئەو ئەزمونە زۆرەی پارتی وەکێتیش لە حکومڕانیا بەڕاستی ئەنی نەختێک زووتر حکوومەت پێک باتایە. بەڕاستی کاکە ڕەنج ئەگەر بۆ واقع بگەڕێنەوە هەچەند من دەڵێم بەداخەوە زۆر کات میدیا لە کوردستان دەورێکی سلبی دەبینێ لە مابینی حیزبە سیاسیەکان بەگشتی و پارتی وەکێتی بە تایبەتی و سۆشیال میدیا دەورێکی خراپ دەبینێ و دەگێڕێ. لەبەرەوە یعنی بە بۆچوونی خۆم دەڵێم ئەو بژاردەی کە پارتی وەکێتی هەڵیان بژاردووە بۆ شێوەی تەعاملکردنی سیاسی چ لە ناوخۆی کوردستان و چ لە دەرەوەی کوردستان بە حەقیقەت زۆر مایەی دڵخۆشی و ماوەی دەستخۆشی و ڕێزلێگرتنە بۆ قیاداتی سیاسی هەرێمی کوردستان، چونکە لە ڕاستیە وەزعی ناوچەکە وەزعێکی ئاڵۆزی گرگرتووە، بەڵام هەتا ئێستا سەرکردایەتی سیاسی کوردستان توانیویانە سیاسەتێکی زۆر باشی سەرکەوتوانە پیادە بکەن، نەیەڵن هەرێمی کوردستان بکەوێتە ناو ئەو بارودۆخە ئاڵۆزە یان ئەو ئاگربارانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە و زۆر لە میلەتەکانی دەور و بەرمان تووشی زیانی زۆر گەورە بوون، بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان بە سالمی لێی دەرچووە. من دڵنیام ئەگەر هەر بە زۆر بە عەمدەن گێچەڵمان تێ نەپێچن وەکو لە ڕابردوو گێچەڵیان تێپێچین دەوڵەتانی دەوروبەر یان سیاسەتی نێودەوڵەتی بۆ بەرژەوەندی خۆیان زۆر کات چاویان نوقاندووە لە ئاستی ئەو ڕووداوانەی کە لە ناو هەرێمی کوردستانە ڕوویداوە، هەتا ئێستا بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بە ئاقارێکی زۆر باشدا دەڕوا. من هیوادارم هەموو لایەک هاوکار بن بۆ ئەم باشبوونە، چونکە ئەوە تەنها مەسئولیەتی سەرکردایەتی سیاسی کوردستان نییە، مەسئولیەتی هەر تاکێکی کووردە لە کوردستان بە تایبەت خەڵکە سیاسیەکان و لە هەمان کاتیشا میدیاکار لە کوردستان دەتوانن دەورێکی ئیجابی باش ببینن، چونکە لە ڕاستیە ئێمە ئەگەر سەیری ئەو بارودۆخە گرگرتووە بکەین لە ناوچەکانی دەوروبەر لە یەمەن، لە فەڵەستین و غەزە، لە لوبنان، لە سووریا، بارودۆخی قەیرانی ئابووری لە ئێران، لە تورکیا، دەتوانم بڵێم هەرێمی کوردستان لە زۆربەیان ئێستاکێ باشترە، هەرچەند دڵنیام زۆر خەڵک ئەم قسەیە زۆر بەسلبی لە یەک دەدەنەوە، بەڵام لە هەمان کاتا زۆر باشترە ئەگەر هەریج نەبێ ئەمنیەتێکی زۆر باش لە وڵاتە بەرقەرار بووە خەڵکی کوردستان دەتوانن بە هەژاری و بە دەوڵەمەنی بە فەقیری و بە باشبوون دەتوانن نمایشی بوونی خۆیانیان تێدا بکەن. ئەمەی جێگەی ڕێزگرتنە و جێگەی دەستخۆشیە بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان. کاک فازل پێت وایە بە لە بەرچاوگرتنی دۆخەکە و ئەوەی تۆش ڕاستیەکەی بە جۆرێک لە ئەرێنی بە پەسنکراوی ڕاستیەکەی باست کرد، ئەوەی کە سەرکردایەتی کوردستان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ بارودۆخەکە و دوورخستنەوەی ئەوەی تۆتە دوورخستنەوەی هەرێمی کوردستان
لە پریشکەکە لە پێشهاتەکان. ئەمە وای کردبێ کەمێک پەلە بکەن لە پێچێنانی حکوومەتی هەرێمی کوردستان یان بۆ لەمە دوای هیچ نەبێ پەلە بکەن لە پێچێنانی حکوومەتەکە؟ لە ڕاستیە هەر لە پاش با بڵین هەفتەیان یەک دوو هەفتەی پاش هەڵبژاردن پارتی وێکێتی نەوەساون بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان نەوەستاوە لە کۆبوونەوەکردن و بەسەرکردنەوەی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ وەرگرتنی ڕاوبۆچوونیان لەسەر تەشکیلەی حکوومەت و لەسەر مشارەکەیان لەناو حکوومەت. چی لایەنێک گویستبێتی بەشداری لە حکوومەت بکار ڕای وەرگیراوە، چی لایەنێکیش ئیعلانی کردبێت کە بەشداری ناکە هەر ڕای وەرگیراوە. بەڵام ئێستا لە کورلا دەتوانم بڵێم بەرپرسیارەتەکە یان وەزعەکە بەگشتی هاتۆتە سەر بەرپرسیارەتی و ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانیش لە واقعا ئێستاکێ زۆر باش شانیان داوەتە بەر ئەو مەسئولیەتە و تەشکیلکردنی حکوومەت و بەپێی بۆچوونەکان هەچەند من ناتوانم زۆر لەسەر و بابەتە قسە بکەم چونکە بە حەقیقەت وەکو خۆی ئاگادار نیم لێی بارودۆخی ڕێکەوتنەکانیان کۆبوونەوەکانی پارتی و یەکێتی بە شکلێکی زۆر باش ڕۆیشتووە مایەی دڵخۆشیە و ئیمکانە بەپێی ئەو ئیعلانەی کە کردویانە یان ئەو مێزگەردان ئەو ڕۆژنامەگەریانەی کە ئەنجامیان داوە بەڕاستی هەموو لایەکیان لە ئاستی باڵا کۆبوونەوەکان زۆر بە ئەرەنی لە قەڵەم دەدەن و هەمویان وا ناوزەدیان کردووە کە لە مەودایەکی زۆر کورت ئیعلانی تشکیلکردنی حکوومەت. کاک فازل ڕاستیەکەی تۆ دەمێکە خەریکی سیاسەتی ئیتر لە کاری حیزبایەتی و لە پەرلەمانتاری شابەردەوام خەریک بووی. ئەمڕۆ بافڵ تاڵەبانی کە ئیتر بخواحافیزیان لێ کرد بە مەسرور بارزانی وت سی و سون بەم نزیکانە ئەتبینمەوانێ ئەم جارە یەکتر بینینەوە کە تەسەورەکەی بۆ بڕیاری کۆتایی کابینەکە بێت. ئەمە یەک دوو ڕاستیەکەی پرسێکیش بەردەوام لای خەڵک مەطلب بووە مەسلەی ئەوەی کە بۆچی بافڵ تاڵەبانی و کاک مەسعود بارزانی کۆنابنەوە. پێدەچێت لە ئەخیر و ئوخری پێچێنانی کابینەکەیە ئیتر هەم با بڵێن سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکتری ببینن؟ لە واقعدا هەر کەسێکی پارتی کە لەگەڵ کاک بافڵ تاڵەبانییان لەگەڵ هەر کەسی تر کۆ دەبێتەوە هەر کاک مەسعود بارزانیە چونکە کاک مەسعود ئەگەر بڕیاری لەسەر کۆبوونەوەی هەر کەس و لایەنێک نەبێ هیچ کەسێکی پارتی قودرەتی کۆبوونەوەکردن و ئەنجامدانی کۆبوونەوەی نییە لەگەڵ هیچ کەسێکا کەواتە ئەوە کە هەم کوڕی کاک مەسعودە و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانە جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە هەر دەکاتە با بڵێم کاک مەسعود و کاک مەسعودیش لاری لە بینینی کاک پاڤڵ تاڵەبانی نییە چونکە ئێمە و یەکێتی بەڕاستی زۆر کاتوتومانەوەکو شەکروچایمان لێ هاتووە بەبێ یەک نامان کرێەوە بەبێ یەک ناتوانین هیچ تەعاملێک لەگەڵ پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە بکەین. لە واقعدا کاکە ڕەنج ئەو لە یەک نزیک بوونەوەی پارتی و یەکێتی بەلای منەوە لە قەناعەتی منە ئەوەندە مایە دڵخۆشیە لە تەشکیلبوونی دەوڵەت حکوومەتەکە زیاتر مایە دڵخۆشیە چونکە هەر کاتێ پارتی و یەکێتی لە یەک نزیک بن ڕایانی یەک بێت و لەو ماوەیشە جەنابی کاک بافڵ تاڵەبانی پێشیارێکی کردووە پێم وایە یەکسەر جەنابی کاک نێچیروان بارزانی تەییدی ئەو بڕیارەی کردووە کە پارتی و یەکێتی لە هەڵبژاردننی داهاتووی عێراقدا بە یەک فراکسیۆن دابەزن. ئەمەش بەڕاستی زیاتر لە یەکمان نزیک دەکاتەوە و زیاتر بۆچوونەکانمان یەک دەخا ئەو گرژی و ئاڵۆزی و حساسیەتەی کە لە بەینا هەبوو دەتوانم بڵێم زۆربەی زۆری نەماوە یان بەلاوازیش ماوە ئەگەر مابێت بۆیە ئەمە زۆر جێگەی دڵخۆشیەوە ئەگەر ئەمە زیاتر برەوی پێ بدرێ تشکیلبوونی حکوومەتەکەیش دەتوانم برێم ئاسانتر تشکیل دەکرێت و سەرکەوتوتر دەبێ شێوازی حکومڕادێت لە هەرێمی کوردستان. وڵای دوایی ئەم مەسلەی پێشنیازەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەک لیستیەوەی کاک بافڵ باسی کردووە لە پرسێکی دیکایی هێنمەوە ناوە ئەگەر دەرفەت هەبوو گفتوگۆی لەسەرەکەین بەلامەوە گرنگە بەڵام وتت کاک مەسرور جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە جێگری سەرۆکەیان جێگری دووەمی سەرۆکە کاک فازل بەشارەتی هەر بەپێی پەیڕەوی بەپێی ئەنجامەکانی کۆنگرە و پەیڕەوی ناوخۆی پارتی
کاکە ڕەنج لە تەشکیلە و لە ڕیزبەندەکە جێگری دووهەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و لە هەمان کاتا سەرۆک وەزیرانە بۆیە هەموو سەلاحیەتێکی هەیە لە کۆبوونەوەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتن و تەشکیلکردنی حکوومەتی هەرێم. ڕوونە کاک فازیل ئەم جارە لە مەسلەی پێکێنانی حکوومەتە تا من گفتوگۆ لەگەڵ مرۆڤێکی بە ئەزموو ناکەم بەڕاستی لە چوارچەوەی کاری پەرلەمانی و حیزبەتیە بۆیە حەزەکەم هەندێک شتەکان ڕوون بکەینەوانێ. ئەم جارە گوێمان لە شتێکی تر بوو مەسلەی پێناسەکردنەوەی بەرپرسیارەتیەکان و ئەرکەکان و ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی زۆر مەطلەبی بوو ئیشی لەسەر بکە. بەس بەڕاستی معقول لە دوای ئەوەندە ساڵ لە کاری پێکەوەی و حکومڕانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تازە بە تازە بین پێناسەی هەندێک ئەرکی دیاریکراوی چوزانم وەزیر بریکاری وەزیر بەرپرسیارەتیەکان ئەرکەکان بکەینەوە؟ من چەند جاری تر کە ڕەنج ئیشارەتم بەم بابەتانە داوە و لە ڕابردوویش یەکێتی نیشتیمانی کوردستان نەجێگای کەم بووە نەجێگای فراغ بووە لە ناو کابینەکانی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان چی لە ناو ئەنجومەنی وەزیران و چی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان. بەڵام دەتوانم بڵێم لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی لە ناو خۆی تووشی پەتاو نەخۆشێکی زۆر خراپی سیاسی و دابڕانی بەشێکی زۆری سەرکردایەتیە تێکۆشەر و دیار و موسسەکانی ناو یەکێتی بوو. ئەمە خەلەلی بۆ یەکێتی دروست کرد. بۆیە من پێم وانییە پارتی خەلەلی هەبوو بێ لەگەڵ یەکێتی چونکە لە کاتێکا پارتی چووە ژێر هەردوو باڵی یەکێتی بۆ خۆی زۆر مەویست و ناومێد بوو لە خۆی. بەڵام پارتی چوونە ژێر باڵی بە تایبەتی لە پاش ساڵی 2009 دەرچوونی ڕەحمەتی کاک نەوشیروان مستەفا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و تەشکیلبوونی بزوتنەوەی گۆڕان. ئەو کاتە دەتوانم بڵێم خەڵکانی ناو قیادە یەکێتی لە یەکێتی مەویست بوون. بەڵام پارتی بە هەردوو دەچی چوە ژێرباڵی یەکێتی و یەکێتی ڕاگرت و یەکێتی هێنایەوە سەر ساحەی سیاسی و نەیەڵا بکەوێت لەبەرەوەی ئێمە یەکێتی بە هاوبەشی سیاسی خۆمان دەزانین چی لە حکومڕانێت و چی لە خەباتی شاخ. یعنی قسەکە یەکێتی زۆر دەقیق نییە ئەوەی کە بەشدار نییە لە شتەکان و تازە ئەوێ پێناسی شتەکان بکاتەوە. ئەمە بەڵام یەک پرسی دیکەشەیە هەمان قسە کاک فازیل بەشارەتی بە شێوازێکی دیکە بە دڵنیاییەوە لای گۆڕانیش هەر جۆرێک بوو لە گلەیی ئەیوت مەسەلەن ئێمە با بڵێن لە حکوومەتین بەڵام دەسەڵاتمان نییە. ئەنی گۆڕان بە شێوەیەکی تر باسیە کرد. ئەنی پێ دەچێت لە شوێنێکا گرفتێکی دیاری کراو هەبێ. وڵا کاکە ڕەنجمن یەک نمونەی بچووک باس دەکەم بۆ جەنابەت و بۆ بینەرانی بەڕێز. یعنی بزوتنەوەی گۆڕان لە دوو کاتا چی لە سەردەمی ڕەحمەتی کاک نەوشیروان مستەفا وچی لە سەردەمی ئێستای کاکدانای ئەحمەد مەجید داوای لە وەزیرەکانی کرد لە حکومەت بکشێنەوە نەکشانەوە. ئەگەر زۆر وەزعیان خراپە و زۆر بێ دەسڵاتن بۆ لە حکومەت نەکشانەوە. یعنی کەواتە زۆر لە حکومەت رازین، زۆر لە سەرۆک وەزیران رازین، زۆر لە شێوازی حکومڕانیت رازین. یعنی بەڕاستی ئەوە قسەی خەڵکە حیزبیەکانیانە، قسەی خەڵکە بەشداربووەکانی ناو حکوومەتیان نییە. لە سەردەمی لە هەردوو کاتەکە بزوتنەوەی گۆڕانداوی لە وەزیرەکانی کردووە لە حکومەت بچێنەوە نەکشاونەتەوە. ئەگەر گلێیان هەیە و ناڕازین بۆ لە حکومەت نەکشاونەتەوە کەواتە و قسە بێ ئەساسە. باش کاک فازیل باسی دۆخەکەمان کرد، باسی حکوومەت هەرێمی کوردستان کابینەی دەشمان کرد، پێشتریش پارتی دیموکراتی کوردستان ئەوە هیچ باسی داواکاریەکانی یەکێتیمان کرد جۆرێک لە هاوسەنگی لە دەسەڵاتدارێتی بێتە ئارا. بەڵام پارتی ژەیوت یەک حکوومەت، یەک پەرلەمان، یەک هێز. هەر بەڕاستی دۆخەکە ئیتر ئەوە ناخوازێ هەم ویستە حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان و ناخوازێ ئێمە ساحێبی یەک حکوومەت و یەک پەرلەمان و یەک هێز بین. ئەمە یەک سەرباری ئەوەی کە بیشی بەستینەوە بە دۆخی ناوچەکەەوە بە دڵنیاییەوە ئەم یەک حکوومەتیە بۆ بوونی یەک گوتاری دیاریکراو زۆر گرنگە بۆ ئێمە. جا ئەمە چێتە سەر تۆتە دۆخێکی فێنک لە بینی پارتی یەکێتی هاتۆتە ئارا. ئەم دۆخە فێنکە سەرکێشێ بۆ حکوومەتێکی نەک حکوومەتێکی یەک حکوومەتی ئاوە، یەک پەرلەمانی، یەک هێزی. کاکە ڕەنج ئێمە لە کوردستان پارتی یەکێتی خاوەن مێژوویەکی زۆر خوێناوین لە ڕابردوو و لەگەڵ میلەتەکەمان و ئەگەر بەتەمابین قۆناغی سیاسی خۆمان بگوازینەوە
بۆ قۆناغێکی پێشکەوتوتر بەرەو ئەنجامەکانی ڕیفراندۆم بڕۆین بەڕاستیەکەی ئەبێ ئەو شیعارە لە شیعارە نێڵینەوە بیکەین بە کردار کە یەک حکوومەت و یەک لەشکر و یەک پەرلەمانمان هەبێ لە کوردستان. بۆیە لە ڕاستیە ئەمە بەرپرسیارەتێکی یەکجار گەورەیە کە لە هەرێمی کوردستان هاتۆتە پێشەوە. من حەزەکەم شۆڕشی ئەیلول بۆ نمونە باسکەم لە سەردەمی شۆڕشی ئەیلول و بارزانی ڕەحمەتیدا کە ئێمە خاوەنی یەک قیادە و یەک لەشکر بووین توانیمان شۆڕشێک بەرپا بکەین کە بە ئیحترافی هەموو خەڵکە سیاسیە کان لە کوردستان و لە دەرەوەی کوردستان بە ئیحترافی هەموو چاودێرە سیاسیە نێودەوڵەتیەکان گەورەترین شۆڕش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەرپا کرا شۆڕشی ئەیلول بوو بە قیادەی بارزانی نەمر وتوانرا ئەگەر موامەرەی شومی جەزائیری نێودەوڵەتی نەبوایە شۆڕشی ئەیلول حکوومەتی عێراقی بە چۆکداهێنابوو لەبەرەوەی یەک لەشکر و یەکسەرکردە بوو. بۆیە ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ ئەو شیعارە بۆ ئەو نەریتە و بگەڕێنەوە چاومان لەو دەستکەوتە مەزنەبێ بۆ ئێستای گەلەکەمان چووکە ئێستا ئەوەی کە زۆر زۆر گرنگە مایەی دڵخۆشیە کە ئەبێ هەمومان چاوی لێ تێبڕین و چاومان لەسەری بێت کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا لە هەموو کات زیاتر هاتوونەتە سەرخەت و لەگەڵ هەرێمی کوردستان کۆنتاکیان هەیە لە ئەمریکا لە بەریتانیا لە رووسیا و لە زۆربەی وڵاتە لە فەڕەنسا کە دەورێکی زۆر زۆر ئیجابیان بەرامبەر بە گەلی کوردستان هەیە و هەمیشە هاوسۆزی خۆیان دەرەبڕن بۆ پێشکەوتنەکانی گەلی کوردستان و بۆ پشتیوانیکردنی خەڵکی کوردستان کەواتە ئێمە ئێستاکی خاوەنی ئەم لەشکرە بەهێزە بین بۆ یەکی نەخەین خاوەنی ئەم مەژالە باشە سیاسیە بین بۆچی گەشەی پێ نەدەین خاوەنی ئەم پشتیوانیە زۆر باشە نێو دەوڵەتێ بین بۆچی لە کیسی خۆبانی بدەین لەبەرەوەی ئێمە ڕابردووی خۆمانمان زۆر لە یادە چی ڕابردوویەکی تاڵمان هەبوو کاک فازل بەشارەتی وەڵام ئەمڕۆ دوێنێ و ئەوانە بمبورە ینی باسی هێزت کردیەک هێزی بە دیاریکراوی پێم وابێ ئەمریکای تر کاتێکی دیاریکراوی بۆ هەرێمی کوردستان دانا و ئەوەی بینیشم ڕاستیەکەی لە نێو میدیای پارتی دموکراتی کوردستانیشان زۆر گرنگی پێدرا بەوەی کە پێم وابێ مانگی ئەیلولی 2026 شتێکی لەو بابەتە ساڵی داهاتوو ئیتر نابێ هێزەکانی 1970 مابن هەمویان لە چوارچێوەی پێم وابێ 11 لیوایی تۆزە لە مەسایلی سەربازیە کۆڵم بەڵام لەناو وەزارتی پێشمەرگایە هەمویان کۆکرێنەوە ئەمە نامێنێ ینی ئەمریکا دەمێکە پاڵەنێ بەم مەسەلەیەوە پێت وایە پاڵی ئەم جارە پاڵێکی ئیتر یەک جارێکیە و ڕاستیەکەی یەکێتی و پارچیش چەندیان بوێکە مماتەڵە بەم پرسە بکەن ناتوانن ئیتر ئێمە کاکە ڕەنج لە واقعدا دنیا لەسەر بەرژەوەندی دەڕوا و لەسەر بەرژەوەندی ژوەستاوە بەرژەوەندی ئێستای سیاسی ئێمە بەرژەوەندی میلەتەکەمان و وڵاتەکەمان وامان لێ دەخوازێ ئەگەر ئەمریکای ژواش نەڵێ دەبێ خۆمان ئەو ڕێگەیە لەبەر بگرین ئەمە یەک دوو من دوو نمونە باز دەکەم کە کاتێک هێزە سیاسیەکان لە کوردستان بە تایبەتی پارتی وێکێتی کە پشتیوانی میلەتیان لەگەڵ بووە ئێمە بووین بە خاوەنی دوو دەستکەوتی زۆر مەزنی سەرکەوتوو کە دنیا هاتە پێشەوە بۆ تەعاملی سیاسی لەگەڵمان یەکێکیان سەرکەوتنمان لە ڕاپەڕینی گەلی کوردستانە لە ساڵی 92 کە هێزە سیاسیەکانمان یەک بوو توانیمان یەکسەر ببین بە خاوەنی کوردستانێکی ئازادی پاکراوە لە داگیرکاری و لە دیکتاتۆریەت ئەمە یەک دوو لە ساڵی 2014 کە پەلاماری تیرۆریستانی داعش بۆ سەر کوردستان کە هات پارتی وێکێتی لە یەک سەنگەرا بوون پارتی وێکێتی و هێزە سیاسیەکانی تر شەهیدەکانمان لە یەک سەنگەرا دەکەوتن بەسەر یەکا خوێنیان بەسەر یەکدا دەڕژا بەڵام توانیمان ببین بەو سمبڵە بەو شمشێرە کە هەموو دنیا محتەریب بێ پێمان و احترافمان پێ بکات کە ئێمە خاوەن هێزێکی چاونەترسی بەهێزی لەشکری کوردستانین بۆیە کەواتە بەرژەوەندیەکانیشمان وا دەخوازێ ئەبێ لەشکرەکەمان یەکخەین ئەبێ کوردستان بەرەو پێشەوە بەرین ئەبێ دەستکەوتەکانیشمان زیاترکەین چونکە میلەتەکەمان بە بەردەوام و ڕۆژانە چاوەڕوانی دەستکەوتی زیاترە لێمان و حەقی خۆشیانە چاوەڕوانیان لێمان هەبێت چونکە ئەو قوربانی میلەتی ئێمە لە پێناوی ئەم دەستکەوتا داوێتی کەم میلەتی دنیا ئەو ئامادەیان هەبوو ئەم قوربانیان داوە کە میلەتی ئێمە بۆم دەستکەوتە داویانە جاتخوا کاک فازیل بەشارەتی سەرباری ئەو مێژووی کە باست کرد ڕاستیەکەی ئەو خەباتە هاوبەشەی نێوان هێزە کوردستانیەکان پێکێتی و پارتی بەدڵنیایی
بێوبێت نابی کاتێ ئەو گوتارە سیاسیەی یعنی 6 مانگێک لەمە و پێش ئەبینیت لە چوارچەوەی هەڵمەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنی پێتوانیە ئیتر بای ئەوەندە ئێمە هێزەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکرایش پارتی وێکێتی هەم شەڕ هەم ئاشتی و با بڵێن بە حکومڕانی هاوبەشیان بەیەکەوە بینی کە بەڕاستی تر ئەگەر لە هەڵمەتی هەڵبژاردننی شابێ ئەم دۆخەنە تەندروستەی هەڵمەتی هەڵبژاردن و قسەی چوزانم زبر و ناسیاسی بەرامبەر بە یەکتری تێپەڕێنن پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ئاستێکی باڵاتر ڕاقیتر بەخۆیەوە ببینێ لەوەی کە چوزانم تا ئێستا لە هەرێمی کوردستانە گوزارێ. کاکە ڕەنج تەبیعەتی هەڵبژاردن لە هەموو دنیا ئەوەی تیادەتە گۆڕێ ئەوەی تیادەتە پێشەوە مەسلەی هەڵکشانی ئیعلامی و گرژی بەرامبەر بە یەکتر بەڵام لە کولە ئێمە و یەکێتی لە گەورەترین حملەی هەڵبژاردن و لە گەورەترین بارودۆخی قسەکردن بۆ بانگەشەی هەڵبژاردن خوێن لە لوتی مناڵێک لە کوردستان نەها پێم وایە ئەمە لەکەم وڵاتی دیموکراتی لەکەم وڵاتی دنیایشە شتیوە دەگوزەرێکە لە هەرێمی کوردستان گوزەرا کە من بەلای منەوە زۆر مایەی دڵخۆشی و ماوەی ڕێزلێگرتنیش بوو لە مابینی پارتی یەکێتی و لە مابینی هەموو حیزبە سیاسیەکان و خەڵکی کوردستانیش بۆیە حتا ئێستاش ترەمپ ناوی بایدن بە گەمژە دەبا کاکە یعنی ئەوە ئەمریکایە و پێشکەوتوترین وڵاتی دنیاە و قێخایەتی هەموو عالم دەکەن ترەمپیشە کاک فازل بەشارەتی ڕاستیەکەی ئەگەر سەیری سیاسیەکانی دیکەی بۆ نمونە وڵاتانی ئەسکەندەنافی یعنی ئەو دۆناڵد ترەمپە نابێت دۆناڵد ترەمپ لە چوارچەوەی سیاسەتا بە نمونە بینینەوانەیە چونکەەوە خەڵک خەریکە توێژینەوەی لە سەرەکە ترەمپیزم ڕاستیەکەی جۆرێک لە نیگەرانی گەورەی دروست کردووە لە دنیاە ئەنی بەڕاستی ترەمپ سەر بە و قوتابخانەیە کە بەردەوام ئێوە ڕەخنەتان لێگرت لە هەرێمی کوردستان و ئەتانوت قوتابخانەیەکی شعبەویە خەریکە شتەکان نەسڕێتەوە با نەیکەین بە نمونە ئاخر نا کاکە ترەمپ لە ناو 480 ملیۆن نفوسی ئەمریکا بە نمونە هەڵبژێردراوە من و تۆ چۆن نەتوانین ڕەفزیکەین چۆن بە من و تۆ ڕەفزەکرێت ترەمپ ئەوە دووهەمین جارە دەبێتەوە سەرۆکی ئەمریکا نەخێر ئەبێت ترەمپ بە نمونە بێنیتەوە چونکە ترەمپ ئەگەر نمونە نەبوایە خەڵکێکی سیاسی هەڵبژێردراوی پەسەندکراوی خەڵکی ئەمریکی نەبوایە کە یەکێکن لە میلەتە پێشکەوتوەکانی ڕووی ئەرز دووجار هەڵ نەدەبژێردراوە بۆ سەرۆکی ئەمریکا و ئێستاش پێم وایە ئەو دەورە سیاسیە ترەمپ دەیگەڕێ دەتوانم بڵێم لە فلیپ دەچێ یعنی لە خەڵکێکی زۆر ئەبقەری یعنی لە فعلیشە ئەبقەری چونکە هەموو خەڵکە سیاسیەکانی عالم بەخزوو ئەوە بەرەو ترەمپ دەچن کاکە یعنی وەڵا نازانم جەنابەت کاکە ڕەنج ڕئیس چییە بەرامبەر بە ترەمپ بەڵام ترەمپ بووە بە یەکێک لە مرۆڤە سەرکەوتووە گەورەکانی جیهان. باش کاک فازل بەشارتیزای نیگەرانیەکەت لە چییە هەمووتان ئەڵێن ئاساییە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن بەم شێوەیە مامەڵە بکەین یەکەم جوابم بەرەوە ئەمە بەڕێکەوتنە کرێمادەم ئاساییە یعنی لە ژێرەوە ئیترەڵێن ئێوە بە یەکێتیش بێواڵێن کاکەوە چوینە هەڵمەتی هەڵبژاردن ئیتر زۆرمان لێمەگرن ئەمە یەک دوو نیگەرانیەکەی من ئەزانی لە چییە لەوەی کە خەڵکێک ئەمە بە جددی وەربگرێ و ببێ بە کللتور کە ئەمەیان خراپە. کاکە ڕەنج من بۆچوونم وایە بۆچوون ناڵێم 100% بەڵام بۆچوونم وایە خەڵکی کوردستان حەزەکەن ساڵی دووسێ جار هەڵبژاردن بکرێ لە بەرەوەی لە کاتی هەڵبژاردنە گەورەترین خزمەت بە خەڵکەگا ئەمە بە حەقیقات لایەنێکی یەکجار ئیجابی گەورە و گرنگە بۆ خەڵکی کوردستان. بەڵێ چۆن خزمەت بە خەڵکەکە لە دوو لایەنەوە لایەنێکی مادیە کە زۆر پارە دەڕژێ بۆ خەڵک بە بۆنەی حملەی هەڵبژاردنەوە لایەنێکی تر دەتوانم بڵێم لە کاتی هەڵبژاردنە بەقەدەر هەر 4 ساڵی هەڵبژاردنەکە خزمەت گوزاری ئاوەدانکردنەوە بە خەڵکەگا کاکە وەرە بزانم لە دوای هەڵبژاردنەوە بۆ ئێستا چەند خزمەت بە خەڵک گەیشتووە بەڵام لە کاتی هەڵبژاردنە چەندین بڕیار بۆ خزمەت گوزاری لە هەرێمی کوردستانە دراوە بۆیە دەتوانم بڵێم
تا ئێستا لە هەرێمی کوردستانە نە حیزبە سیاسیەکان و نە خەڵک زەرەریان لە شێوەی بانگەشەی هەڵبژاردن لە کوردستان نەکردووە لەبەرەوەی خوێنڕشتی تیانە بووە، دابڕاندنی تیانە بووە، وەزعی ئاڵۆزی تێدا دروست دەبووە، بەعکسەوە پارە ڕژاندن هەبووە، پرۆژەی یعنی تۆ ئێستا دان بەوایانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە کاتی هەڵبژاردنە خەریکی پارە هەڵڕشتنە وایە؟ هەموو حیزبەکان خەریکی ئەوەن کاکە باسی پارتیم بۆ بکەوە حیزبەکانی تردێنە ڕێژەیەکی پارە ئەڵە ڕێژەیەکی پرۆژە لە ڕێژێ بەڵێ ئەوەز لە حیزبەکانی تربێنە باسی پارتیم بۆ بکە پارتی پارە ئەڵڕژێ وایە؟ نانا من ناڵێم بەس پارتی من باسی شێوازی حملەی هەڵبژاردن دەکەم ئەڵێم هەموو حیزبەکان لەو کاتە گەورەترین خزمەت بە خەڵکەکەن یعنی باسی هەڵڕشتنی پارەی پارتیم نەکردووە کاکە بۆی کاکە ڕژ قسەکە بە ئاقارێکی تردا نەڕوە هەموو حیزبەکان و بە تایبەتی پارتیوێکێتی کە خاوەنی ئیمکانیەتن پارە فعلەن ئیمکانیەتی مادی بە خەڵکەدەن پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک و بە خەڵکی کوردستان بەگشتیەکەن جا هەر یەکە لە کەناڵی خۆیەوە هەر یەکە شتێک دەبەخشێ لە کولا خەڵک بە عام مستەفی دەبێت لە شێوازی حملەی تۆ پەرلەمانتار بووی چاوێکی چاودێریکەر و تیژت هەیە بەسەر شتەکانەوە حەزەکەم پێم بڵێ وتت لەو کاتیاجگە لە هەڵڕشتنی پارەکە وتت پرۆژەش ڕاستیەکەی بەڵێنی زۆرەیرێ تۆ چەند لە داایی بە حیزبەکان و بە حکومەت هێرێمی کوردستان کاتێک لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردنە باسی یەک دنیا پرۆژەکە بەڵام دواتر ئیتر پرۆژەکان جێبەجێ نابن ئەویان شتێکی ترە تۆ لە دە چەنی ئەیتێ بۆ نمونە بۆ هەڵمەتی هەڵبژاردننی ئەم جارە وڵا کاکە ڕەنج ئەو پرۆژانەی کە لە کاتی حملەی هەڵبژاردن وعد بە خەڵک دراوە بە تایبەتی من باسی پارتی دیموکراتی کوردستانت بۆ دەکەم نازانم لایەنی تر یعنی پرۆژەیەک نییە پارتی کە وعدی بە خەڵک دابێ من باسی ساڵی 2009 بۆ کەم جەنابی سەرۆک مەسعود بارزانی هاتە هەڵەبجە کۆمەڵی وعدی بە خەڵکی هەڵەبجەدا من خۆم ئەو کاتە لەوێ بووم هەموو وعدەکان لە زانکۆی هەڵەبجە لە گەڕێکی شارەوانی لە پرۆژەی ئاو بۆ هەڵەبجە لە جووتسایدی هەڵەبجە بۆ سەی سادەق هەمووی لە پاش هەڵبژاردن چووە بواری جێبەجێکردنەوە و بەڵام لە کاتی حملەی هەڵبژاردنە وعدانە بە خەڵک درا لەبەرەوەی وعدەکانی تر لە کاتی حملەی هەڵبژاردن چی بە خەڵک دراوە هیچی پاشگوێ نەخراوە بە مەرجێک هەچەند بە بەردەوام ئێمە گرفتێکی زۆر گەورەمان لە کوردستانەیە کاکە ڕەنج ئەویش گرفتی قەیرانی ئابووریە چونکە لە ساڵی 2014ەوە کە جەنابی مالیکی بوجە و موچەی هەرێمی کوردستانی بڕی ئێمە بە بەردەوام لە ناو قەیرانی ئابووریین و نەتوانراوە سەرباریەوەشتن هەڵبژاردننی لە هەرێمی کوردستان کراوە بەڵام لە حیزبەکان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە پاریان هەڵڕشتووە وایە سەرباری قەیرانە ئابووریەکەش نا من بەم تعبیرەی جەنابەت ناڵێم کاکە ڕەنج من ئەڵێم لە کاتی هەڵبژاردن ئیمکانیت بە خەڵک دراوە و پرۆژەی خزمەتگوزاریش پێشکەش بە خەڵک کراوە نەک پارە هەڵڕشتن چونکە ئەوە تعبیرە بە ئاقارێکی تردا دەچەوەی جەنابتەڵێ ئەبەی من ئەڵێم بۆ بەرژەوەندی ئەزان حەزەکەی بەجێی بێڵینەوە بەجێمان هێشت خوا ببینە سەر عێراق کاک نەخێر نەوەڵا حەزەکەی هەموو بەرنامەکە لەسەر ئەوە وڵام بەمەوە چونکە من ناڵێم پارە هەڵڕژاوە ئەڵێم خزمەت بە خەڵگەیەندراوە باشە دەستت خۆش بێ با پرسی عێراقیش باس بکەین کاک فازیل بۆچی لەگەڵ عێراقا ئێمە سەرباری ئەوەی لە 2023ەوە سەدام ڕووخاوە لە 2005 دەستورێکی دیاریکراومان هەیە کە پەیوەندی ئێمە و عێراق ئیتر تقریبان ڕێگەخا هێڵە گشتیەکانی هەمووی دیاری کراون و بەڕاستی لەگەڵ شیعەیە ئەزمونێکی زۆری کاری ئۆپۆسیۆنیمان هەبوو بەڵام هێشتان لە هەڵبەزوودا بەزین ئەم پرسە بۆچی وایە مەسلەی بۆچی وایە کاکە ڕەنج حیاتی سیاسی لە هەموو دنیا بەم ئاقارەدا دەچێت کە ئێمەی پێدا دەچین لەبەرەوە ئەمە زۆر بە شکستی خۆمانی نەخوێنینەوە یان زۆر بە کۆسپێکی گەورەشی لە بەردەم شێوازی حکومڕانێتی خۆمانە نەزانین بە تەبیعەتی حاڵ یعنی ئەمە شێواز و شکلی سیاسەتە لە دنیا بەم نەوعێتە پیادە دەبێ لە کام وڵاتی دنیا لە وڵاتە زۆر پێشکەوتوەکانی دنیا حیاتی سیاسی پرۆسەی سیاسی یان ئەحزابی سیاسی هەمووی بە یەک ڕێژکەدا ڕۆیشتون هەر یەکە ڕێژکەی خۆی هەیە و هەر یەکە ملاحەزە و قسەی خۆی هەیە لەبەرەوە ئیمکانە مەسەلا لە لای ئێمەش لە مابەینی ئێمە و حکوومەتی عێراقا سیراعێکی قوڵی خوێناویمان هەبووە بەڵام ئێستا هاتووینەتە سەر ئەوەی سیراعە قوڵە خوێناویەکەمان بە قسە چارەسەر بکرێ کەواتە پێشکەوتنی زۆر باش
لە بواری سیاسی لە ناو سیراع سیاسیەکەی ئێمە و عێراقدا هاتووەتە پێشێ و ئێستاکێ دەتوانم بڵێم ڕێچکە و ئوسلوبی قەناعەت لە بابینی ئێمە و عێراقدا دروست بووە، نەک سەنگەری خوێنایی و سەنگەرگرتن لە یەکتر و بەکارهێنانی مەدفەع و چەکی قورس و چووک. بەس وەڵای کاک فازلای من هێشتان گرفتە، یان ئێمە سەرنجی ڕۆژنامەوانی منە بۆ گرفتە، ئێمە هێشتان لەبارەی پرسە سەرەکیەکانی ئەوەی کە لە نێوان دەوڵەتێکی فیدرالی و حکوومەتێکی فیدرالی هەرێمێکی فیدرالیا دەبوو یەکلای بوو بێتەوە، هێشتان لەبارەی شتانەوە ئێمە گفتوگۆکەین. بودجەکە بێت چۆن بێ، سامانی سروشتی لای کێ بێت، چوزانم هێست چۆن بێت، دەسەڵاتە فیدرالیەکان چین، دەسەڵاتی هەرێمەکان چین. ئەنی حەق نەبوو ئێمە ئەم پرسە سەرەکیانە ئەم پرسە فیدرالی و مەسەلەن دەسەڵاتەکانی ناوەند هەمویان یەکلای بوو بێتنەوە لەسەر هەندێک پرسی دیکە ئێمە خەریکی با بڵێن شەڕەدەنوکی سیاسی بووینایە لەگەڵ بەغداد. ئێمە هاتوون ئێستا لەسەر موچە شەڕەکەین. هەتا ئەو کاتەی ئێمە لە چوارچەوەی عێراقدا بمێنینەوە ئەم شەڕەدونکەمان زیادەکا کەم ناکا، لەبەرەوەی ئێمە دوو میلەتی ژیاین، دوو مەزەبی ژیاین، دوو زبانی ژیاین و حتا خاکەکەمان جیاوازە. یعنی بەڕاستیەکەی تەماشەکەی لەوێ خۆڵە بارێ لێرا بەفرە بارێ، لەوێ خەڵکە سووتێ لێرا بارانە بارێ. یعنی بەڕاستیەکەی هەموو شتێکمان جیاوازە، هەموو شتێکمان تەنها خوامانیەکە، ئەگینا هەموو شتێک کولتورمان جیایە، فەرەنگمان جیایە، زبانمان جیایە، بۆچوونمان جیایە، سیاستمان جیایە. پێم وابێ لە شوێنێکا باسی ریفراندۆمت کرد. حەزەکەم بزانم مەبەستت چی بوو. بەڵێ وڵا جابا من ئەمەیان کۆتایی پێ بێنم دوای پرسیاری وڵامی ئەو شانە دەدەمەوە. ئێمە هەتا ئەو کاتەی کە لە چوارچەوەی عێراقدا بمێنین ئەم سیراعە و ئەم لێگیراندنە لە بواری سیاسی لە هەموو بوارەکان، لە بواری ئەمنی، لە بواری سیاسی و لە بواری ئابووریشدا لەگەڵ بەغدا دەمانمێنێ و دەبێت. بۆیە لە ڕاستیە بەغدا هەمیشە لە ڕابردوو بە شکلێک عقلێتیان ڕاهاتووە، لە ڕابردوو هەر محتەریف نەبوون بە ئێمە کاکە بە زۆر بەلولەی چەکی شۆڕشی ئەیلول هێنرانە سەر مفەوەزاتی گفتوگۆ و وتوێشکردن لەسەر مافەڕەواکانی خەڵکی کوردستان. بەڵام ئێستا هاتوونەتە ئەو قەناعەتە دێن بە وتوێش کێشەکانمان چارەسەرەکەین و ناچێتە ئەوەی کە با بڵێین وەفدی نێودەوڵەتی بێ مشارەکە بکە لەگەڵمانە یان سەنگەر لە یەکتر بگرین، خوێن برژێ، پەلاماری یەکتر بدەین. ئەمانەمان تێپەڕاندووە. ئێستا بە شێوازێکی تر ئێمە مامەڵە دەکەین وەکو لەگەڵ دوو دەوڵەتی تر وە بۆ دڵنیاییشت. ئەگەر ئێمە ئەم ساڵی تر هەر کاتێکی تر نازانم کە لەگەڵ عێراقی جیابینەوەم سیراع و بێرە و بردەمان لەگەڵ حکوومەتی عێراقەرە بێ لەبەرەوە هاوسنوورین. ئەی باسی فیدرالی باسی ڕیفراندۆمەکەم بۆ ئەەکەیت؟ ئومێدە پێیەتی هەستەکەم. ئارە وەڵا بۆ تەکەم ئێمە کاکە ئەو ریفراندۆمە یعنی با بڵێم لە کەناڵێکی عاتیفی وە سەرچاوی نەگرت، لە سەرچاوەیەکی سیاسی بۆچوونێکی سیاسی نەتەوەیی و نیشتیمانی قوڵەوە سەرچاوی گرت ئەو ریفراندۆمە و ئەوە بیرۆکەی جەنابی سەرۆک بارزانی و خەڵکی کوردستان و حیزبە سیاسیەکان بوو مەسەلەی ریفراندۆم، چونکە ئەو هەموو تەنگژەیە کە ئێمە لەگەڵ دەوڵەتی ڕابردووی عێراق و لەگەڵ ئێستای عێراق کە هەمان بوو بە حەقیقەت ئەو ریفراندۆمە چەند قۆناغێک ئێمەی بردوۆتە پێشەوە کە ئێمە ئێستا زۆر کات دەتوانین بڕیاری یەکلاکەرەوە لەسەر چارەنووسی خۆمان بدەین کە عێراق یاری بە چارەنووسی ئێمە نەکا. بۆیە ریفراندۆم چەکێکی هەمیشە ئامادەکراوە بەدەستی ئێمەوە، هەر کاتێ تەنگی زیاترمان پێ هەڵبچنن ئێمە دەتوانین ریفراندۆم بەکاربێنین و چارەنووسی خۆمانی پێیەکلا بکەینەوە و بۆ ئاگاداریشت بە بەردەوام کار لەسەر بابەتی ریفراندۆم لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی دەکرێت. ئەوە نەبێ ریفراندۆم شتێکی کەمی بچووک بێ و پولمان پیا نابێ وازمان لێ هێنابێ نەکەین. ئەوە چەکێکی بەهێزە لە لای خەڵکی کوردستان و کۆمەلگای نێودەوڵەتیش ماوەتەوە، قۆناغێکی زۆر گەورەمان بڕیوە، ئێمە وای لە بەردەم لووتکەی ئیعلانکردنی دەوڵەتی سەربەخوا. باش کاک فازل بەشارەتی ڕاستیەکەی ماوەی ڕابردوو بە تایبەت لە پێش ئەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێ تایبەت بە بڕیارەکانی دادگای فیدرالی پارتی دیموکراتی کوردستان بە دڵنیایی نیگەران بوو و هەندێک لە لێدوان و هەڵوێستەکانی ئێوە شمبیرە سەرباری ئەوەی بەردەوام پارتی دیموکراتی کوردستان ئەیود ویستێکی دیاریکراوی سیاسی لە عێراقەوە خەریکی جوڵاندنی ئەم کارانەیە بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان. بەڵام قسەیەکی تۆ شمبیرە پێم وابێ وتت یەکێتی یەکێکە لە سەرقافڵەکان
بۆ ئەم کارانە بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان پێت وایە دوای ئەم کەشە فێنەکەی کە ئێستا لە بینی پارتی یەکێتیە هاتۆتە ئارا ئیتر یەکێتی پەنا بۆ بەغدا نابا بۆ ئەوەی ناوی ناوە ڕاستکردنەوەی هەندێک شت لە هەرێمی کوردستان؟ ئەوە بەڕاستی بابەتێکە لە مابینی پارتی و یەکێتی قسەی لەسەر کراوە و قسەی لەسەر دەکرێت. یەکێتی یان ئەبێ بە واقعی لە ناو حکومەتی هەرێمی کوردستان بێ و لەگەڵ هەموو ڕاوبۆچوونەکانی هەرێمی کوردستان بێ، چیتر لەگەڵ ڕاوبۆچوونی بەغدا نەبێ دەش بە هەرێمی کوردستان. ئەوە یەکێکە لە بابەتەکان، ئەوە ئەبێ یەکێتی وڵامی ئەو بابەتە باتەوە، بەڵام ئەمە بابەتە لە لای پارتی دیموکراتی کوردستان. پارتی پێی وتوە لە گفتوگۆکانی ئەم ئەخیرەیە ئەم هەڵوێستەی بە پارتی بە یەکێتی وتوە وایە؟ لە گفتوگۆکانی ئەم ئەخیرەیە ئەم هەڵوێستەی بە یەکێتی وتووە پارتی ئەبێ ئاوا بیت؟ ئەوە کە بیستومە وتراوە، بەڵام زۆر ئاگادار نیم لە بارودۆخی کۆبوونەوەکانی ناوخۆی پارتی و یەکێتی، چووکە من لە ڕاستیان نیم لە ناو وەفدی دانوستانکار و پرسیاریشم لێ نەکردوون، بەڵام لە واقعدا ئەمە وتراوە بە یەکێتیان ئەبێ بە واقعی و بە فعلی، چووکە ئەو داوای مشارەکەیەکی حەقیقی دەکات کە مشارەکەیەکی حەقیقی دەوێ ئەبێ لەگەڵ هەموو ڕاوبۆچوونەکانی هەرێمی کوردستان ئەبێ. ناکرێ پارتی شەڕەشمشێر لەسەر موچە بکاو ئەو دش بە و شەڕەشمشێرە بێ لەگەڵ بەغدا بێ. یەکێتی و پارتی ئەوەی بافڵ تاالبانی وتت کردوێتی بۆ پارتی وە نێچیروان بارزانیش تا حدێک پێشوازی لێ کردووە کە نازانم ڕێی سەرکردەکانی دیکەی پارتی دیموکراتی کوردستان چییە، بە سەرۆکی پارتی و بە جێگری دووەمیشەوە هەست ناکەی ئەم یەکلیستی ئەکرێ مەسەلەن بکرێ بە جۆرێک لە هێز بۆ دروستکردنی ئەو یەکدەنگێژ لە نێو حکومەتی کوردستان بۆ ناچارکردنی یەکێتی بۆ با بڵێن یەکدەنگیەکەی نێو حکومەتی هەرێمی کوردستان؟ کاکە ڕەنجی ئێمە و یەکێتی دوو میلەتی جیاواز نین و دوو حکومەتی جیاوازش نین. ئێمە و یەکێتی یەک میلەتین، یەک هەدەف و یەک مەبەسمان هەیە، بۆ یەک ئامانج هەوڵ دەدەین و لە یەک سەنگەرا خەباتمان کردووە لە ڕابردوو یەک دوژمنیشمان هەبووە، دوژمنی دیکتاتۆری بەغدا و ئێستاش نێارەکانی کوردستان دیارە. بۆیە ئێمە و یەکێتی هەمیشە وا خۆمان دەبینینەوە، وا خۆمان دەتوانین بڵین ئەیەڵینەوە کە لە یەک سەنگەرابین، چونکە ئێمە و یەکێتی ئەگەر جیابین نە خزمەتی میلەتمان پێکرێندە دیفاعمان لە خۆمان پێدەکرێت. لەبەرەوە هیوادارم من ئەسڵەن بە من بێت پارتی و یەکێتی یەکەم بە یەک حیزب، نەک دوو حیزبیش، نەک یەک فراکسیۆن، ئەیکەم بە یەک حیزب. لەبەرەوە ئێمە لە ساڵەهای ساڵە بە سەدان هەزار قوربانیمان داوە لە پێناوی کورد و کوردستان و کوردایەتی، یعنی شتێک نییە شیعاری ئێمە و یەکێتی جیاواز بێ لە کوردایەتی. بادەم یەک هەدەفمان هەیە، پێویستە ئێمە یەک سەنگەریشمان هەبێ، یەک لەشکریشمان هەبێ و یەک سیاسەتیشمان هەبێ. باس ئەو حیزبانەی خۆیان ناوناوە معارەزە بە معارەزەی ئێمە و یەکێتی بن، با ئێمە و یەکێتی یەک حیزب بین. جەنابی سەرۆک بارزانی ڕابەر و پێشەوای هەموو گەلی کوردستان و یەکێتی و پارتیش دەبێ. جابزانە ئەو کاتە دوژمنەکانمان نەیارەکانمان بەغدا چۆن دێنە پێشەوە بۆ مامەڵەی سیاسی بەرامبەر بە داواڕەواکانی خەڵکی کوردستان و ئەم پەرتەوازەی ناوماڵی کوردیش لە سەدانەوە و پێنج چارەسەر دەبێ. باش جاوڵای خەریب و پێت بڵێم ئەگەر وا بێت جەلالیەکان چەند ساڵە خەریکی چین، بەس ڕاستیەکەی وازی لێ نەم هیچ حەزم بەو هینە نییە. کاک فازیل لە باکووری کوردستان و تورکیا گفتوگویەکی دیاریکرا و دروست بووە، حەزەکەم ڕێی ئێوە بزانم تۆ گومانت لە ویستە تورکیەکە هەیە بۆ ئەم گفتوگۆیە یان ڕاستیەکەی نە گومانت نییە؟ چونکە گومانەکان لەبارەی ئەوەن کە تورکیا تەنها دووشتی ئەوێ چەک بە پەکەکە دابنێ سەرباری هەر تێبینیەک لەسەر مەسلەی خەباتی چەکداری و تێبینیەکان لەسەر پارتی کرێکارانی کوردستان و لە ڕۆژاوای کوردستانیش هەندێک هەسەدە لە قاڵب بداوە نەهێڵێ کورد بە مافێکی دیاریکراوی کوردستانی بگا لە سووریا. تۆ چۆن یەخوێنیتەوە؟ کاتیشم زۆر کەم ماوە. لە ڕاستیا کاکە ڕەنج ئێمە زۆر دڵخۆشین بەم باهۆزە گەشتبینی و سیاسیەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گەلی کوردستان هەڵی کردووە و لە حەقیقەتە ئەو باوەشگرتنەوەی حیزبە سیاسیەکان و جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە وەکو مەرجەعێک تەعامل دەکات لەگەڵ هەموو حیزبە سیاسیەکانی باکوور و ڕۆژئاوای کوردستان، بەڕاستیەکەی ئەمە زۆر مای دڵخۆشیە. بەڵام ئێمە هیوادارین چ پەکەکە و چی تورکیا
بەواقعی بێنە پێشەوە، چونکە هیچ کامێکیان سوودمەند نەبوون لەو وەزعی کە ئێستاکێ وانتیایە. تورکیا بە ملیارەها دۆلار و بە سەدان هەزار خەڵکی بە قوربانی داوە، پەکەکەی پێ لە ناو نەچووە، پەکەکە بنبرد نەماوە، نەیکا بە سەنگەر، نەیتوانیوە گوندێک لە کوردستانی باکوور ڕزگار بکە. لەبەرەوەی شەڕ چارەسەر نییە، بەڵامەکو دەتوانم بڵێم سەنگەرگرتن و شەڕ بۆ کورد شەڕی نائیلاجی بووە. ئەگینا کورد شەڕی نەویستووە، بەڵام هیوادارم دەوڵەتەکان بیر بکەنەوە، چونکە هەتا کێشەی کورد چارەسەر نەکەن ئەوانش ناتوانن دەوڵەتڕانێکی عادل و دەوڵەتڕانێکی سەرکەوتوو و دەوڵەتڕانێکی خزمەت گوزار بە میلەتەکانی خۆیان و بە هەموو چین و توێژەکانی ناو وڵاتەکانی خۆیان بن. هەتا وا بن ئەوانیش هەمیشە بە خەڵکی دیکتاتۆر و بە حکومڕانی دیکتاتۆر لە قەڵەم دەدرێن، وەکو ئەو کارەساتە دڵتەزیێنەی کە لە هەفتەی ڕابردوو لە سووریا ڕوویدا، کە بە حەقیقەت دەتوانم بڵێم هەموو مرۆڤایەتی هەژان، چونکە ئەوە درڕندەیش ئەو کارە ناکا کە لە سووریا ڕوویدا. باش کاک فازل، وەڵی یەک پرسماوە من حەزەکەم باسی بکەم، یعنی زۆر دەستمان ئێمە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان زۆر دەستی بە ئەنەکەسەوە بوو، بە هێزەکانی ڕۆژەوە بوو، بەڵام بەڕاستی ئێستا هیچ شوێن پەنجەیەکی لە پرۆسەی سیاسی لە سووریایە دیار نییە. من باسی سووریاکەم، باسی ڕۆژاوای کوردستان ناکەم. ئەمە بۆ وا بوو، بۆ نەتوانرا شوێن پێیەکی دیاریکراوی سیاسی بۆ ئەنەکەسە بدۆزرێتەوە، خۆ دوجار ئەنەکەسە لە چوارچێوەی ئێتلافی نیشتیمانی سووریا خەریکی سیاستکردن بوو. کاکە ڕەنج، ئەنەکەسە هەر وەزعێکی سیاسی لە سووریا بگوجێ ئەنەکەسە بەشدارەتیایەوە، مشارەکنتیایەوە، کۆبوونەوەی جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ مەزڵوم عەبدی و لەگەڵ حیزبە سیاسیەکانی تری ڕۆژئاوای کوردستان ئەوانەی یەک خستووە. پێم وایە ئەو حەساسیەت و ئاڵۆزەی ڕابردوو کە هەیان بووە نەماوە، لەبەرەوەی ئەوانە خەڵکێکن، خەڵکی کوردستانی ڕۆژئاوان، و ئەو حەساسیەتە گەورەی کە لە ڕابردوو دروست بوو دەتوانم بڵێم بەرە و کەسبوون و لە ناوچوون دەچێ، لەبەرەوەی نەکوژاونەتەوە و لە ناویش ناچن و لە هەر وەزعێکی سیاسی سووریا ئەوان بەشدارن و مشارکن. سپاس دەکەم. سیاستکار فازل بەشارەتی ئەندامی پێشووی سەرکرداتی پارتی دیموکراتی کوردستان و بێگومان پەرلەمانتاری پێشووتری کوردستان لە هەولێرەوە لەگەڵما بووی. گەلێک سوپاس بۆ ئەم گفتوگۆ زۆر باشە. زۆر سپاس بۆ ئێوەش. ڕێزت پێ بەدوعا.